خوێنکارانی زۆر ئەزیزم مامۆستا سامان عەبدوڕەحمان ئەحمەد لەگەڵتانایە بۆ شیکاری پرسیارێکی تری وانەی 4x4 کە لە وزاریش هاتۆتەوە و زۆر پرسیارێکی پێرفێکتە و تۆ فێرت ئەکات کە بە جوانی لە بابەتەکە تێبگەیت. ئەزیزانم سێرێکی من کە ئەڵێ کام لەم ڕوونکردنەوانەی دێن باشە بۆ نەخشەی ئێف کە لە بەرامبەردا هاتووە ڕاستە، واتە ئەم وێنەی داوە بە جەنابەت باشە ئەزیزم، ئەم وێنەی داوە بە جەنابەت ئەم جارە یەکێک لە مەرجەکان هەڵەبژێریت، واتە ئەو مەرجەی کە هەڵی ئەبژێریت ئەبێ بۆ وێنەکە هەر هەمووی ڕاست بێت. باشە بە قوربان بۆ نمونە ئێستا ئێمە سوور زانیمانە کە خاڵی دیەکە ڕاستە. سێریکی مامۆستامانکە ئەڵێ ئەگەر ئێکسەکە دیەک بێت ئەبێ وایەکەت بکاتە ناقسەن یەک، مەبەستی ئەوەیە خاڵەکە وێنەکە بە چیان ڕۆشت بێت بەناو خاڵی یەک و ناقسەن یەکان ڕۆشت بێت. ئەگەر دیقەت لە وێنەکە بگرم کەواتە وێنەکەش بە هەمان شێوە ئەم خاڵی بریتیە لە یەک و وایەکەشی بریتیە لە ناقسەن یەک، کەواتە مەرجی یەکەمی وێنەکە بۆ پرسیارەکە ڕاستە. ئەم جارە خۆی ئەمەیان زۆر مهمە، ئەمەیان پەیوەندی نێوان داتاشتاوی یەکەم و داتاشتاوی دووەمی کردووە. ئەڵێ ئێف دەبڵ فەتحە، ئەڵێ ئێف فەتحەی سفر گەورەترە لە ئێف دەبڵ فەتحەی یەک. سێرێکی من کە هەر کاتێک باسی داتاشتاوی یەکەمی بۆ کردیت بیر لە سێشت کەرەوە، ڕوو لە زیاد بۆ ڕوو لە کەمبوون خاڵی شلۆق، مەبەستم گەورەترین و بچووکترینە. سێرێکە ئێف فەتحەی سفر ئەگەر دیقەت بگرین سێرەکەین لێرە ئەمە سفرە، وایە ئەم خاڵە بریتیە ئێکسەکەی بریتیە لە سفر. سێرەکەم نەخشەکە ڕوو لە زیاد بوونە، کەواتە لە سفرە نەخشەکەم ڕوو لە زیاد بوونە، مادام ڕوو لە زیاد بوونە کەواتە داتاشتاوی یەکەمە موجەبە. باشە بە قوربان بابزانین گەورەترە لە ئەوە ئێف دەبڵ فەتحەی یەک. ئێستا ئەگەر باشی داتاشتاوی دووەمی کردبی لە قوپا و قۆقز و خاڵی وەرگەڕانەکەمەوە سێری ئەەکەم لێکە باشە سیرەکەم لێکە خاڵەکە خاڵی وەرگەڕانە بۆ مامۆستا سامان لەبەر ئەوەی قۆقزی گۆڕیوە بۆ قوپاو، مادام قۆقزی گۆڕیوە بۆ قوپاو خاڵەکە بێ بە خاڵی وەرگەڕان، لە خاڵی وەرگەڕاندا داتاشتاوی دووەم سفرە، کەواتە هەمومان ئەزانین کە زائید گەورەترە لە سفر، کەواتە مەرجی دووەمیشی ڕاستە. مەرجی سێمی ئەڵێ ئێف دەبڵ فەتحە گەورەتر بێت لە سفر، مەبەستی ئەوەیە لە ماوەی ئەبێ قۆقز بێت. باشە چکە هەر کاتێک هەر کاتێک داتاشتاوی دووەم گەورەتر بوو لە سفر مەبەستی ئەوەیە نەخشەکە دەبێت نەخشەیەکی چی بێت قوپاو بێت. چی کاتێک نەخشەکە قوپاو بێت لە یەک گەورەتر بێت، کەواتە لە یەک گەورەتر ئەبێ نەخشەکەمان قوپاو بێت. باشە بە قوربان ئەگەر دیقەت بگرم ئەمە یەک نییە، کەواتە لە یەک گەورەتر نەخشەکەمان قوپاوە، کەواتە ئەم مەرجەش مەرجێکی ڕاستە. باشە بە قوربان ئەوەی تریان ئەڵێ ئێف دەبڵ فەتحە بچووکترە لە سفر، هەر کاتێک داتاشتاوی دووەم سالب بوو ئەبێ نەخشەکەمان قۆقز بێت. باشە چ کاتێک قۆقز بێت دوێتی لێک بچووکتر، ئەگەر دیقەت بگرم کەواتە لێک بچووکتر نەخشەکەمان بریتیە لە نەخشەیەکی قۆقز، کەواتە لە 100% خاڵی دی بۆ پرسیارەکە ڕاستە. خۆی گەورە سەلامەتتان کات خوێنکارانی ئەزیزم. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.